باشە تاکەی خەیانەت بە کچەکە دەکەی. باسی دوو چینی کۆمەڵگەتان بۆ ئەەکەم زۆر جار بەخۆیان نازانن خەیانەت بە کچەکانیانەکەن و ماڵیان وێرانەکەن. ئەوەڵ ئەو کەسانەی کە ئەوەنە نازدار باریان هێناون نە بەرگەی مقدەر و موسیبەتێک ئەگرن لە کۆمەڵگا، لە ژیانیانە نایان پێنەوتون، هیچ سەختی و ناڕەحەتیە نەهاتوێتە سەرڕێیان. و باسی ئەو کەسانە ئەەکەم کە لە ماڵی مێردی شاب بەحاڵ و دوو بەڵا کێشێکی هەیە دەرگای بۆەکەی تەوانێ ئەبیتە سەبەبیەوەی کە بتۆرێ وەڵڵاهی تۆ بە تەلاقدانیی. ئەوەنە ڕووداوەتێ، ئەوەنە نازدار باردێناوە، ئەوەنە بەدەمیەوە ئاچی ناهێڵی بۆ خۆی هیچ کارێکی بکە و هیچ کێشێکی هەلکە. دوای ئەوە باسی ئەو کەسانە ئەەکەم ئەوەنە بێمەحەلی بە کچەکە دەکەی، ئەوەنە بێتەوەجوهی پێەکەی، ئەگەر چکولەترین تەوەجوهی پێ بکرێ ئەچێت تەنی پێەیە. باسی ئەو کەسە ئەەکەم ئەوەنە بێمەحەلی پێەکەی، ئەگەر لە ماڵی مێردا خەیانەتی پێ بکرێ، ئەگەر لە سەختترین دەرد و ڕەنجابی تۆ ئەڵی تۆرانمان نییە، ڕێگاد نییە، وەڵڵاهی ئەگەر خۆی بکوژێت تۆ قاتڵی، ئەگەر تووشی خەیانەت بێت تۆ شەریکی جورمی، ئەگەر قیامەتی خۆی بدۆڕێنێ بە خەیانەت و فەسادکردن چونکە تۆ دەرگا لێداخستووە، تۆش لەگەڵ یا شەریکی و تاوانباری و لە قیامەتە ئەبێ لای ئەڵڵاه تەعالا جواب بیتەوە. ئەم دوو چینە زۆر خەتەرناکن، نە ئەوەنە نازدار باری بێنە، نە ئەوەنەش بێت تەوەجوه بۆ گوێ مێرێ.